چتە دەرێ دنیا ببینی ژیانی خۆی ببینی هەموو یعنی ئیشێکی خۆی بەتەواوی بکاتە و زۆر خۆشحاڵم چونکە ئەمن بە خۆم شتێک لە بۆ خۆم دەکەم. کاتێک خوێندن تەواوەکەین چاوەڕێیەکەین حکوومەت ئیشمان بداتێ یان تەعین بین بەڵام لە هەمان کاتدا ئێمە کەرتی تایبەتمان هەیە شەریکات هەیە بەعام منەزەمات هەیە یان لەوەی کە تەواومان کردووە لەو بەشێک کە تەواومان کرد لەو زانگوی کە تەواومان کرد ئەو بەشێک خۆمان لی پسپۆر بووینە لەوێدا ئەتوانین ئێمە خۆمان ئیشێک بۆ خۆمان دابین بکەین بەڵام بەداخەوە زۆرش بەداخەوە کە ئێمە وا فێر کراوین کە چاوەڕێ بکەین کەسی دەستمان بگرێ چاوەڕێەوە ناکەین کە خۆمان شتێک بۆ خۆمان بکەین. قوتابی لە پشتی هاویندا دەبێت کتاب بخوێنێتەوە و ئەو قۆناغی کە لە داهاتوودا دەیخوێنێت بیخوێنێتەوە سوودی لێوەرگیرێ و ئەو شتانی کە حەز لێتی بە ئارەسو خۆ دەتوانێت بیکات بەڵام ئەبێ هەم شتەکان کاتە بدانێت. پێشنیارێکم بۆ گەنجەکانی خۆمانەوانی کە بۆ نەپۆلی 11 دەرەچن بۆ 12 هەڵبن بەشداری خولەکان بکەن ئەوانی کە لە زانکۆن بەشداری خول بکەن بە تایبەتی لە ئێستاە کە زمان ئینگلیزی فاکتۆرێکی زۆر مهمە بۆ وڵاتی خۆمان کە پێویستەکە هەموو گەنجێک وای لێ هاتووە پێویستەکە هەموو گەنجێک ئینگلیزی بزانێت.